پێشەوەی کە گوناه و تاوانکەی بیرێک لەوە بکەرەوە لە ڕۆژی قیامەتە لە ساحەی مەحشەردا ئەو ڕۆژەی کە 40 ساڵ بە پێوە دەوەستین بەبێ جلوبەرگ بەبێ خواردن بەبێ خواردنەوە خۆش دەبان سەرمان وەستاوە. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم میلێک لێمان نزیک بۆتەوە میلێک بەبان سەری خەڵکەوەیە ئەو خەڵکە گەرمایەتی قومی ئاو نییە بیخۆی پارویەک نان نییە بیخۆی ڕوت و قوت چاوەڕێتە 40 ساڵ بە پێوە دەوەستیت پێشەوەی گوناه و تاوان کەی بیرێک لەو ڕۆژە سەختە بکەرەوە بیرێک لەو ڕۆژە بکەرەوە زۆر قورسە ئەو ڕۆژە بەڵام چونکە ئێمە ئیمانمان ضعیفە بیر لەو ڕۆژە ناکەینەوە لە کاتێکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ فتصهرهم الشمس فيكونون في العرق بقدر أعمالهم خور لان نزيك أبيته نارحتي عندك بخواي قور ذلك اليوم الحق أو رجع حق ديبينين ألو رجع خلقي عرق دكات بپی گوناه و تاوانەکانی بەڵام کەسانێکی خوا لەو کەسانەمان بگەڕێ خۆزگەمان پێیان بێ لە ژێر سێبەری عەرشی خوادان ناخۆشی قیامەت نابینن کەسی شەیە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم هەیە تا قولەقاپی هەیە هەتا ئەژنۆی هەیە هەتا ناوچی هەیە هەتا ئەیرانەی هەیە بەرۆژوور هەیە دایە پۆشی عەرق بەپی گوناهەکانت تاوانەکانت لاشت عەرق دایە ئەپۆشێ و عەرەقەکەی ناو عەرەقا بیت هەر کەسە بەپی تاوانەکانی خۆی کەواتە پێش ئەوەی گوناه و تاوان کەی بیرێک بکەرەوە لە ڕۆژی قیامەتی خۆت هەتا گوناه و تاوانێ زیاتر بکەی لە ڕۆژی قیامەتە عارق زیاتر دات ئەپۆشێ خۆر زیاتر ناڕەحەتت ئەکا بۆ ئەو ڕۆژەی کە ڕوت و قوتی بێ خواردن و خواردنی شتێک ئامادە بکە و ئاگاد لە گوناه و تاوانەکان بێت چونکە لە خوا دوور دەخاتەوە شەرمەزاری لای خوای پەروەردگارت دەکات ئەو ڕۆژە ڕۆژێکی حەقە بەڵام گرنگ ئەوەی خۆمانی بۆ مادووکەین خوا غەفور و ڕەحیمە و ئەوەشی گوناه و تاوان کە و تۆبەی لێ نەکا لە ناو عەرەقا غەرقی دەکات نوقمی دەکات ئەوە دڵنیا بنەوە خوای گەورە تۆڵەی زۆرە پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ لە عەزابی خوا ئەترسن تۆ چیتە تا لە خۆت ئەمین بیت هەی نەکبەتی بەدبەخت هەی دۆڕاو بڵێ من ترسی قەبر و قیامەتم نییە ترسی خوام نییە لە دڵا خەڵکی وایە لە خوا ناترسم لە قیامەت ناترسم ناترسی کە مردی خۆتە بینیتەوە ئەو کاتە کوردوەتەنی مەرحەباتەکەین هەر بڵێ ناترسم